نیوەڕۆی ئەمڕۆ ڕێککەوتی هەفتی 2017 خێزانێکی دانیشتوی هەولێر گەڕەکی شۆڕەش بەمەبەستی گەشت و سەیران ڕویان لە ڕووباری خەلانبیا و لە سنووری ناحیە خەلیفان کردووە. دیارە بەداخەوە لەو کۆی ئەو خێزانە دوانیان لە نێو ڕووبار خنکاون بەناوەکانی عەلی محەممەد ئەسکەندەر تەمان 37 ساڵان پیشەی کاسب بووە و لەگەڵ خوارزایەکی خۆی کە ئافرەتە بە ناوی ئایدان عورفان تەمەن 21 ساڵە و پیشەی قوتابی بووە. لەلایەن هاوڵاتیانی گوندەکانی جۆنەرە و خەلانبیا و تەرمەکانیان لە نێو ڕووبار هێنانە دەرەوە و لەلایەن تیمەکانمان ڕەوانەی پزیشکی دادی کران لە سۆران.